گەورە و میهرەبان میوانانی بەڕێز خۆشحاڵین بە ئامادەبوونتان لە فستیڤاڵی منداڵان لە تەکیە و لە ناحیەی تەکیە و دەوروبەری ئامادەبوون. ئێستاش فستیڤاڵەکەمان دەڕازێنینەوە بە خوێندنەوەی چەند ئاەتێک لەلایەن ئەوین خان با بفەرمێت. مەشغاڵی ڕێگەی ژینە بۆ ئەم زەمینە جوانترینە جوانترینە بەرزە ئەم دینە مەشغاڵی ڕێگەی. السلام عليكم ورحمة الله وبركاته. سورة التكوير. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إذا الشمس كورت وإذا النجوم انكدرت وإذا الجبال سيرت وإذا العشار عطلت وإذا الوحوش حشرت وإذا النفوس زوجت وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت وإذا الصحف نشرت وإذا السماء كشطت وإذا الجحيم سعرت وإذا الجنة أزلفت علمت نفس ما أحضرت فلا أقسم بالخنس الجوار الكنس والليل إذا عسعس والصبح إذا تنفس إنه لقول رسول كريم. خی گەورە پاداشتی ئەوین خان بداتەوە. خۆشەویستان بفەرموون لەگەڵ چەنووتەی بەخێرهاتن لەلایەن سەرپەرشیاری فستیڤاڵ مامۆستا ئیبراهیم عەبدولخالق با بەڕێزیان بفەرموون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگاری جیهانیان درود و سەڵات و سەلام بۆ سەر گیانی پێغەمبەری ئازیزمان. بەڕێزان بەناوی ڕاگەیاندنی ئەنجومەنی تەکیەی کۆمەڵی دادگەری کوردستانەوە زۆر بەخێرهاتنتان دەکەین بۆ فستیڤاڵی منداڵان لە ساڵی 2023 کە ساڵانە بۆ ماوەی 6 ساڵ لە 2012ەوە بۆ ماوەی 6 ساڵ 6 فستیڤاڵ ئەنجام دراوە لە ناحیەی تەکیە. یاخوا بەخێر بێن سەر و سەرچاومان. بەڕێزان ئێمە لە ڕوانگەی پەرۆشیمان لە ڕوانگەی دڵسۆزیمان بۆ خۆشحاڵکردنی منداڵە چاوگەشەکانی ناحیەی تەکیە بە زەرورمان زانیوە ساڵانە ئەم فستیڤاڵە ئەنجام بدەین کە بەکارێکی زەرور و پێویستمان زانیوە و نەبێ ئەم فستیڤاڵە شتی خراپمان دابێ بەگوێی مناڵەکاندا بەڵکو بۆمان کراوە و چەندێ بۆمان کرابێ ویستومانە شتی بە سوود و ویستومانە سرود و هۆنراوە و گۆرانی بە سوود لە بری گۆرانی خراپ بکەینە بەدیل بیدەن بەگوێی مناڵە چاوگەشەکاندا. ئەمە حەقیقەتێکە کە ئەبێ دانیشتوانی ناحیەی تەکیە بیزانن. هەروەها پێغەمبەری ئازیزمان دەفەرمێ الشعر كلام حسنه حسن وقبيحه قبيح. واتە هۆنراوەش قسەیە چاکەکەی چاکە و خراپەکەشی خراپە. ئێمە پشتیوان بەخوا چاکەکەیمان هەڵبژاردووە و ئەیدەین بەگوێی مناڵە چاوگەشەکاندا. تکایە بێت دەنگی هۆڵەکە پارێزن. زۆر سپاس بۆ مامۆستا ئیبراهیم عەبدولخالق. میوانانی فستیڤاڵ بفەرموون لەگەڵ یەکەمین بەرهەم لەلایەن گروپی خونچەکان بە ناوی بەخێر بێن با بفەرموون. ئەمڕێ بە زەمان جێشانە زیە ئەمڕێ بە زەمان
خۆشەکان میوانانی بەڕێز منداڵە چاوگەشەکان بفەرمونون لەگەڵ گروپی پەپولەکان بە ناونیشانی بەڵێ. حاضر بزاف صالحة تماما دوازة صالة من بجدالبيك من الفستيفالا ريبادان خمس صالة بجدال بتشي براسي فستيفالا كي زور خوشة زور سباسي رخراوي هواي همان دكي مهربان من لنيا آرم صالح أم صالح بزدارين كردو لفستيفالي من دالان زور سباسي ماموسان دكين لرخلاوي هواي هموان هوا دارم أم همو صالح أم فستيفالا جباركنا زور سباسي لەلایەن گروپی خونچەکان بە ناونیشانی باران بەڕێزیان با بفەرموون. بنای خوای گەورە میهرەبان من ئیڤان چەنعان ئەمڕۆ ئەم ساڵ بەشداریم کرد لە فستیڤاڵی منداڵاندا زۆر سپاسی کۆمەڵی دادگەری دەکەم کە هەستان بەکردنەوەی ئەم فستیڤاڵەوە زۆر سپاسی ڕێکخراوی هیوای هەمووان دەکەم و هیوادارم لە ساڵانی داهاتوودا بەردەوام بن و لەشیان ساغ بێت و دەستخۆشین بۆ مامۆستا ئازاتەیە و مامۆستاکانمان دەستیان خۆش بێت و لەشیان ساغ بێت. بەنای خوای گەورە میهرەبان سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار
بۆ ساڵی شەشەم فیستیڤاڵی مناڵان بە پایان گەیشت. بڕێکخراوی هیوای هەمووان بە هاوکاری ڕاگەاندنی ئەنجومەنی تەکێی کۆمەڵی دادگەری هەڵسان بەم چالاکێ نمونەیە. بەڕاستی نزیکەی 1000 مناڵ ئامادە بوون لە هۆڵەکەدا. ئەمە جێی دڵخۆشی بوو بۆ ئێمەکەوە لەم فیستیڤاڵە توانیمان ئەم فیستیڤاڵە بەڕێوە بەرین. لێرەوە دەستخۆشیمان هەیە بۆ چاودێرەکان، بۆ سەرپەرشتیارەکان، بۆ دایکان و باوکان کە ماندوو بوون لەگەڵماندا. دەستخۆشیمان هەیە بۆ کەناڵی ئاسمانی پەیامش کە ئامادەیان هەبوو لەم چالاکێدا. ومێدەوارین ساڵی تر بتوانین فیستیڤاڵەکە برەوی زیاتری پێبین و خزمەتی زیاترکەین بە مناڵە چاوگەشەکان. ئازاد ڕەسوڵ سەرپەرشتیاری فیستیڤاڵی 2023 مەشخاڵی ڕێگەی ژینە بۆ ئەم زەمین